تازەترین بەرهەمی هونەرمەند بەهزاد یەحیا خوێندکاران و هەوادارانی ئەو هونەرمەندەی لە هۆڵی چالاکیەکانی زانکۆی ڕاپەڕین کۆ کردەوە. دوای گەیشتنی هونەرمەند بەهزاد یەحیا و بەر لە بڵاوکردنەوەی ئەلبومە تازەکەی لا سیمینارێکی تایبەتدا هونەرمەند بەهزاد یەحیا تیشکی خستە سەر ئێستای هونەر و هەموو ئەو هۆکارانەی شی کردەوە کە دەبنا هۆی بەرەو پێشبردنی زیاتری هونەری کوردی و خۆشحاڵی زۆری خۆیشی دەربڕی بۆ پێشوازیە گەرمەی لەلایەن هەوادارانیەوە لیکرا. خۆشەویستی ئێوە و گەیشتنی خۆشەویستی ئێوە بە دڵی ئێمە لەوانەیە ئێمە توانی بێتوان لە قسمەتی ئێوە بین تا ڕادێ بەس ئەوەی کەوەری ئەگرینەوە ئەمڕۆ لە ئێوە ئەبێ بە هەوێن بۆ ئیشی تاڵ بۆ ئیشی داهاتوومان بۆ ئیشی جوانتر بتوانین کار بکەین جوانتر بتوانین بزانین کە ئێمە ڕەمزەکەمان ئەوە تا بە خەسار ناڕوا و پەیامەکەمان گەیشتووە ئەو پەیامەی کە ئێمە باسمان کردووە لە هونەرە پەیامی عەشقێکە عەشقێکی ئینسانی نەک عەشقێکی مەجازی. لەوتەیەکدا بۆ کەناڵی گەلی کوردستان هونەرمەند بەهزاد یەحیا تیشکی زیاتری خستە سەر سەردانەکەی بۆ شاری ڕانیە و زانکۆی ڕاپەڕین. من زۆر خۆشحاڵ بووم کە ئەمڕۆ ئەم ڕێوڕسمیان بۆ ئامادەکردم لە زانکۆی ڕاپەڕین لە شاری خۆشەویستەکەی ڕانیە کە ناوەندی ئەندێشە هەستا بوو بە ڕێخستنی لەگەڵ زانکۆی ڕاپەڕینە توانیم لە نزیکەوە خۆشحاڵ بم بەو ئازیز و خۆشەویستانم و توانیم ئەلبومە نوێەکەم بە ناوی گەڵایەکەم باهێنامی لەگەڵ کتێبەکەم بە ناوی بە دوای عەشقا بتوانم بە واژۆی خۆمەوە بگەێنم بەدەستی ئەو خۆشەویست و ئازیزانمەوە جەماوەرێکی زۆر هاتبوو دڵخۆشی کردم زۆر خوێندکارەکان خۆشەویستێکی گەوریان پیشاننا بەرامبەر بە هونەر و بەرامبەر بە کتێبەکە و بەرامبەر بە هاتنمان و هیوادارم بتوانین بەردەوام بین لەگەڵ ئەندێشەیە جاری کەشکە بەرهەممان هەبوو بینەوە جاریشکە بۆ خزمەتیان و بتوانین کار و چالاکی کەشمان هەبێ لەگەڵیان. سپاس بۆ ئێوەش. هەوادارانی هونەرمەند بەهزاد یەحیا کە هەمووان لە چاوەڕوانی واژۆیەکدا وەستا بوون تاوەکو هونەرمەند بۆیان بخاتە سەر ئەلبومە تازەکەی و وێنەیەکی یادگاری لەگەڵدا بگرن خۆشحاڵی خۆیان دەربڕی بە دیداری هونەرمەند بەهزاد یەحیا. من وەکو خوێندکارێکی زانکۆی ڕاپەڕین وەکو هەوادارێکی هونەرمەندی گەورە بەهزاد یەحیا زۆر سەرەتا زۆر بەخێرهاتنی دەکەین بۆ زانکۆکەمان زۆر خۆشحاڵ بووین بە هاتنی دوای سەرکەوتنی بۆ دەخوازن هەموو کارە هونەریەکانیدا و زۆر خۆشحاڵ بووین بە هاتنی ئێمە وەکو خوێندکارانی زانکۆی ڕاپەڕین و خۆشم وەکو هەوادارێکی کاک بەهزاد یەحیا ئەم سیدی و کتێبەم کڕی زۆر خۆشحاڵ بووم کە هاتن دووبارە بەخێرهاتنی دەکەم. ئەمڕۆ وەکو خوێندکارانی زانکۆی ڕاپەڕین پێشوازیمان کرد لە هونەرمەند بەهجەت یەحیا دیار بوو هونەرمەند بەهجەت یەحیا بەرهەمێکی تازەی هەبوو سیدیەک و کتێبێک بوو بەڵام ئێمە سیدیەکەیمان کڕی وەکو نوسخەی ئۆرجینال زۆر بەخێرهاتنی دەکەین. ئەلبومی گەڵایەکم باهێناومی تازەترین بەرهەمی هونەرمەندی گەورە بەهزاد یەحیایە و چاوەڕوان دەکرێت وەکو بەرهەمەکانی تری دەنگدانەوەی زۆری لەناو گوێگرانی دابێت و لە شاری ڕانیەش ئەلبومی گەڵایەکم باهێناومی پێشوازیەکی گەرمی لەلایەن خوێندکارانی زانکۆی ڕاپەڕینەوە لێکرا. هونەر ڕەسوڵ گەلی کوردستان تایبەت بە بەرنامەی ئەمڕۆ.